دوو کرێکار جیانیان لەدەستداوە لە ماوەی 6 مانگە 2019 یەکیان بیانیە بەنگلادیشی بووە، ئەوەی دیکەش کرێکاری خۆماڵی بووە، کوردی هەولێر بووە. مەبەستم ئەو دوو کرێکار لە سنووری پارێزگای هەولێر جیانیان لەدەستداوە بەداخەوە. دیارە ئەو سار ئینشاڵڵا هەر سارشکە ئەو دوو کرێکاریش لە ماوەی 6 مانگ کەمتریش، یعنی ئینشاڵڵا ئەوەندەش گیان لەدەست نادا. ئەو ڕووداوانە بنبڕ دەبی ئینشاڵڵا، وەلەو ئەو قەزا و قەدەری خۆی گەورەیە. بەڵام ئێمە وەکو سەندیکای کرێکاران لە ماوەی ساڵانی ڕابردوو بەردەوام ینی گوشارەکی زۆرمان هەبووە لەسەرەوەی سەلامەتی شوێنی کار و دابینکردنی مەرجی سەلامەتی پیشەیی لە شوێن کارەکان. دیارە ئەو هەوڵانەی ئێمەی وەکو سەندیکای کرێکاران و لایانی پەیوەندیدار حکوومەت تا ڕادەیەک توانرایە، ینی ئەو مەترسیانەیە لە ڕابردوودا ینی ڕێژەیەکی یەکجار زۆر بەرز تۆمار دەکرێت ساڵانە بەهۆی ڕووداوەکانی کار کرێکاران زیاتر گیانی لەدەستدا. ئێستاما هەوڵی خۆمان زیاتر داوەکە زیاتر سەلامەتی پیشەی لە شوێن کارەکان هەبێ. ئێستا ئێمە نەکرد لەسەر بابرین سەلامەتی پیشەی، ئەمە بەگشتی لەسەر مافی کرێکاران ئێمە هاتوونێتە دەنگ و ئێستا لە یادداشتێکی 5 خاڵیمان ئاراستەی بەڕێز پەرلەمانی کوردستان کردووە وەکو سەندیکای کرێکاران. ئەو یادداشتە لە یەشی ئایاری بابرین ئەم ساڵ پێشکەشمان کردووە لە بۆ پەرلەمان، دیارە بۆ دەستەبەرکردنی مافی کرێکاران، گۆڕانکاری یاساکان، یاسای تازە کە لە بەرژەوەندی کرێکاران بێ. بەڵام تا ئێستا پەرلەمان جوابیمان نەدایتەوە. دیارە ئێمە بەڕاستی چاوەڕێ ئەوە دەکەین پەرلەمانی کوردستان جوابی کرێ سەندیکا بداتەوە. ئەو داواکاریانە ئێمە هەم وەکو ڕاستپاردەیان وەکو ئەوەی کە لە یاسادا دانیشتنی لەسەر بکرێتن و یاساکان دەستکاری بکرێ و هەمواری یاساکان بکرێتەوە لە بەرژەوەندی کرێکاران. بەڕاستی ئێمەش چاوەڕێەوە دەکەین پەرلەمان وەڵامی سەندیکا بداتەوە، گەنە ئێمە دووبارە ڕێکارە مەدەنیەکان دەگرینەوە بەرامبەر مافەکانی کرێکاران و داخوازیەکانی کرێکاران.